هەر دەمەوێت ئاگادارتان بکەمەوە کە سەرۆکی پارتی ئازادی کوردستان ڕادەگەیەنێت بە 10 درۆنی بۆم ڕێژکرا و هێرش کراوەتە سەر بارەگاکانیان لە پردێش بۆ هۆیەوە 3 پێشمەرگەیان گیانی لەدەستدا و 20 پێشمەرگەشیان بریندار بوون. حسێن یەزدان پەنا سەرۆکی پارتی ئازادی کوردستان بە دەنگی ئەمریکای ڕاگەیان جگە لەو 3 پێشمەرگەی شەهید بووە ڕەنگە پێشمەرگەی تری شەهیدیان هەبێت و هێشتا تەرمەکانیان لەژێر داروپەردووی بیناڕووخاوەکاندا بن. وتیشی هێرش کراوەتە سەر 10 خاڵی سەربازیمان لە پردێ و ئێستاش فڕۆکەی چاودێری بەسەر بارەگاکانماندا دەسوڕێنەوە. و ئازیزان بەردەوام دەبین لە ڕووماڵکردنی ئەم هێرشانە و پەیامنێریشمان ئەحمەد زێباریش لە کۆیە هیوادارین بتوانین پاشان پەیوەندیمان لەگەڵ ئەویش هەبێ و زانیاریەکان لە کۆیشەوە وەرگرین. کۆماری ئیسلامی ئێران دەستی کردووە بە هێرشەکانی خۆی بۆ سەر بارەگاکانی لایەنە سیاسەکانی کوردستانی ئێران کە لە هەرێمی کوردستانی عێراقدان. ڕژێمی کۆماری ئیسلامی بە موشک و بە فڕۆکەی بێفڕۆکەوان ئەو هێرشانەی کردووە و زیانی گیانی و ماڵیش هەن. ئەم هێرشانەی ئێران بۆ سەر لایەنە سیاسەکانی کوردستانی ئێران هاوکاتە لەگەڵ شۆڕشی ژینا کە خەڵک داوای نەمانی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران دەکەن. خالد عەزیزی وتەبێژی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. کاک خالد سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. سەرەتا دەمەوێت بزانم ئەم هێرشانەی ئێران بۆ سەر حیزبی دیموکرات و کۆمەڵەکان و پاک چاوەڕوان کراو بوو بە تایبەتی لەم کاتەدا کە شۆڕشی ژینا لە ئێران بەردەوامە؟ دقیقاً ئەو هێرشانە و بەربەرین و وەسیع و هەمەلایەنە لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە تا ئەوجێ پەیوەندی بە بنکە و بارەگاکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێرانەوە هەیە کە لە موشک و پەحباد و هەمووی ئەوانە کەڵکی وەرگرتووە و لە جیلایەنەکانی دیکەش تەواو ڕەبتی هەیە بەو شۆڕشە بەربەرینە جەماوەریە مەدەنیە سۆلح ئامیزە کە لە نێوەخۆی ئێراندا لە دژی کۆماری ئیسلامی لە گۆڕێدا هەیە و لەو ماوەیەدا بە جۆرێک هاوبەستەجی لێک نزیک بوونەوە هەماهەنگی هاوکاری بینی کورد و غەیرە کورد لە ئێراندا زۆر بوو. حیزب و لایەنە سیاسیەکان هەموو لەسەر خەت بوون و کۆماری ئیسلامی زۆر بەجددی لە زۆر بواردا بە چالش کێشرا وەیدی دەرەقەتی ئەو شۆڕشە بەربەرینە جەماوەریە نەدەهات. بۆیە لەو پەیوەندێدا هەمیشە هەوڵی داوە ئەو جار بەجددی هەوڵیدا بۆ ئەوەی کە ئەفکاری نێوخۆی وڵات ئەفکاری عمومی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بە ئاقارێکی دیکەدا بەرێ یا بە قەولی ئێرانەکان بەرەو ئینحرافی بچێشێ هێرشی کردە سەر سەرکردایەتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە کوردستانی عێراق نیشتەجێنە. زۆرتر بۆ ئەوەیە کە لە ڕاستیدا قەزیەکە بگۆڕێ لە ئێراندا بۆی کە خەڵکی دی زۆرتر تەوەجۆ بەو شتە نەکەن وەکیجانە. من پێم وایە کۆماری ئیسلامی لە نێوەخۆی وڵات لەو بوارەدا شکستی هێناوە دەهوێت بە دروستکردنی قەیران و بحرانێکی دیکە بە جۆرێک ڕەنگ و ڕوخسارێکی دیکە بەو کێشانە بدا. بەڵێ کاک خالد پێشتر لە هەندێک لە سەرچاوە هەواڵەکانەوە بڵاو کرایەوە کە پارتی دیموکراتی کوردستان ئاگاهی داوە بە حیزبی دیموکرات و کۆمەڵەکانیش تا لە سنووری هەولێر و برادۆست و سۆران بکشێنەوە و دوابڕیاری ئێوە چییە لەبارەی ئەگەر و نەگەری کشانەوە؟ ئایا ئەو ئاگاهیە پەیوەندی هەبووە بەم هێرشە ئاسمانیانی کە ئەمڕۆ کرانە سەر دیموکرات و کۆمەڵەکان؟ حکوومەتی هەرێم و هەردوو لایەکێتی و پارتی بە مناسبەتی جۆرا جۆر لە ڕابردوو ئێستاشدا لەگەڵ ئێمە ئەو مەوزوعاتیان باس کردووە و حیزبی دموکراتی کوردستانی ئێران ژلانیکە مەسئولانە جوڵاوەتەوە. حزوری پێشمەرگەکانی ئێمە لە منتەقەکانی سنوور بە هیچ جور تەهدید نەبوونە لەسەر ئێران بۆ هێرشکردن لەسەر ئێران نەبوونە، هیچ بڕیارێکی عملیاتی نظامیان بەدەست نەبووە و حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەو ماوە هەمیشە ڕایگەیاندووە ئەو جم و جۆڵ و خۆپێشاندانانە شتێکی مەدەنیە جەماوەریە بە شێوەی ئارام بچێتە پێشیە. ئەوەی مربوط بە حکوومەتی هەرێمی کوردستانە و ئێمەیە زۆر جار لەو پەیوەندێدا مەشوەرەت و ڕاوێژمان بووە. سیاسەتی ئێمە ئەوە بووە کە بە هیچ جور ئێمە هەرێمی کوردستان نەکەین بە پاشکۆی کێشەی خۆمان لەگەڵ تاران، چون ئێمە بە دوای ڕێگا چارەی نظامی و هێرشی نظامیدا نەبووینە و نین. بۆیە بەڵێ پەیوەندیمان هەبووە، تەماسمان هەبووە، قسە لەسەر وەکراوە کە چۆن حزورەکان لەم منتەقەی مەرزی چۆن بێ. بەس ئێمە کتومانە، ئێمە حزورمان لەوێ بەڕاستی بۆ هێرش بۆ سەر کۆماری ئیسلامی نیە و نەشمان کردووە و لەو ماوەش لە ئەو بە تەواوی دیار بوو دەرکەوتووە. حتا لەوێژ لەبین دیسانەکانە کۆماری ئیسلامی هەروەکی ئاماژەم پێدا بەخۆی ئەو شکستە گەورەی کە لە نێوەخۆی وڵان لە مقابل ئەو جم و جۆڵە مەدەنیەدا خواردوویەتی ئەوەی هەردەکرد. یعنی ئەوان سیاسەتیان ئەوەیە
لە نێوخۆی وڵات کێشان یا دەبێت لە یێمن کێشەیەک دروست بکەن یا لە عێراق یا لە لوبنان یا لە سووریا یا لە شوێنێکی دیکە ئەوە شتێکی تازە نییە لە کولی سیاسەتی جمهوری ئیسلامی لە زیاتر 40 ساڵی ڕابردوودا. بەڵێ هەر ئەمڕۆ پاش هێرشەکان وەزارەتی دەرەوەی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەیاننامەیان بڵاو کردەوە و ئیدانەی ئەو هێرشانیان کردووە و جگە لەمەش هەندێک لە کۆنسڵخانەکانی وڵاتانی بیانیش ئیدانەی هێرشەکانیان کردووە. دەمەوێت بپرسم تەنها ئیدانەکردنی ئەم هێرشانە بەسن لەم کاتەدا؟ نا ئیدانەکردن بەس نییە، بەس ئێمە دەبێت بە پێی بزانین چاوەڕوانی زۆرترمان هەبێت تا ئەوزێ پەیوەندی بە حکوومەتی عێراقەوە هەیە. ئێمە هەمیشە کتومانە احترامان بۆ قانونەکانی نێوخۆی عێراق داناوە، دەخالەتمان لە کاروباری عێراق و هەرێمی کوردستان نەکردووە و تەنانەت کاتی خۆی بە حکوومەتی بەغداشمان ڕاگەیاند و ئەگە قسەی خێرتان بۆ دەکرێت بۆ چارەسەری کێشەی کورد لە تاران بیکەن سەرسەران و سەرچاوان. و حکوومەتی هەرێمیش ئێمە هەمیشە ڕعایەتمان کردوونە، سعیمان کردووە نەبین بە ئەسبابی مشکلە بۆ ئەویە. ئینتزارمان هەیە حکوومەتی عێراق بەتایبەتی لەو پەیوەندێدا لە ئیدانەکردندا نەمێنێتەوە و ئوسوولەن بچێتە قۆناغێکی دیکە. ئەویش ئەوەیە ئەو شوێنەی کە هێرشی کراوەتە سەرێ بنکە و بارەگاکانی حزبی دموکراتی کوردستانی ئێران بە شاهدی هەموو لایەک شوێنی نظامی نییە، شوێنی تەمریناتی نظامی نییە، شوێنی ئاموزشی پێشمەرگە نییە. ئەو شوێنانی هێرشیان کراوەتە سەرێ شوێنی مەدەنینە، مەکتەبی منداڵان هێرشی کراوەتە سەرێ، لە نێو بریندارەکاندا منداڵ هەیە، لە نێو کوژراوەکاندا ژن هەیە، یعنی ئەوە شوێنی نظامی نییە. بۆیە ئێمە داوامان لە حکوومەتی عێراقەیە لە ڕاستیدا لە ئیدانەکردن بڕوە دەرێ و زۆرتر ئەوە بڵێت کە حکوومەتی ئێران بۆچی سەروەری خاچی عێراق پێشێل دەکا، هێرش دەکاتە سەر شۆن و جێگا و ڕێگای مەدەنی کە هیچ پەیوەندیان بە شەڕ و شۆڕشی نظامی شتی ئاوا نییە. و لە تەنیشت ئەوەدا دەمەوێت تاکید بکەمەوە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هەموو مستەنداتی حزبی دموکراتی کوردستانی ئێران چ بە نووسین، چ بە دەنگ، چ بە ڕەنگ هەر باز لەوە دەکا خەباتی ئێمە دەبێت بە شێوەی ئارام بچێتە پێشێ، نێوەخۆی وڵات بە شێوەیەکی مەدەنی و سۆڵحامیز بچێتە پێشی. جاگە وایە کۆماری ئیسلامی جیاواز لە هەمووی ئەوانە هەروەکی کوتم دەهەوێت قەیرانی نێوەخۆی سەرپۆش دابنێ، قەیران بێنێتە دەرەوە بۆ ئیدامەی حیاتی خۆی. بەڵێ کاخال لەسەر ئاسی نێونەتەوەیی و بە تایبەتیش لە پەیوەندی با وڵاتانی وەک ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا و لایەنە سیاسەکانی کوردستانی ئێران و ئێوە وەک حزبی دیموکرات چ جۆرە خوێندنەوەیەکتان هەیە بۆ هەڵوێستی ئەو وڵاتانە لەسەر دۆزی کورد لە ئێراندا؟ ئەو وڵاتانە بە تەبیعەتی علاقاتی خۆیان لەگەڵ تاران تەنزیمی چەند و چۆنی پەیوەندی و مەسەلەی کورد لە ئێران دەکەن. تا ئەوجێ پەیوەندی بە حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە هەیە بە خۆشیەوە ئێمە حزبێکین احترامان بۆ چارتێرەکانی مافی مرۆڤی نێودەوڵەتی داناوە، حزبێکین ئەندامی سوسیالیست ئینتەرناشناڵین، حزبێکین علاقاتمان لەگەڵ کۆر و کۆمەڵ و موسساتی جۆراوجۆری سیاسی و مەدەنی لە واشنگتن لە ئەوروپا هەیە، هەمویان حزبی دموکرات دەناسن، بەس ئەوان وەک دەوڵەت تەعامل لەگەڵ ئێران دەکەن و ئێستاش بەداخێکی یەجگار زۆرەوە دنیای دەرەوە تا ئەوجێ پەیوەندی بە ئێرانەوە هەیە. سەرقاڵ و سەرگەرمی مەسەلەی بەرنامەی ناوەچی و هەستەیی ئێرانە، زۆر بە دوای ئەوەدا هەڵبزانە لەو هەموو دنیا پڕکێشەیەدا هەیە چۆن دەتوانن لەگەڵ ئێران لەوێ کێشەکانی یەکلا بکەنەوە. یعنی ئیشکالێکی کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەیە کاتێک باسی ئێران دەکرێت هەتا ئەو دوانەی کەوت تەزاهورات و احترازاتە بەربەرینانە ڕوویاندا کە باسی ئێران دەکرا هەموو شت دەچۆزە سەر پرۆژەی ئەتۆمی و ناوەچی ئێران. بەڵام ئێستا ئەوجار لە پێوەندی لەگەڵ قەزیەی ژینە ئەمینی و ئەو خۆپێشاندانانە بە ڕاستیدا کۆمەلگای نێودەوڵەتی، دەوڵەتان، مێدیاکان، موسساتی جۆراوجۆر هات لەسەر خەت پشتیوانیان لەو جموجۆڵانە کردووە. بۆیە من پێم وایە کۆماری ئیسلامی بە بەراورد لەگەڵ جاران لەگەڵ قەیران و کێشەیەکی یەجگار زۆر بەربەرینی نێوەخۆی ناوچەی و هەمووی ئەوانە ڕوویە. بۆیە ئەو هێرشەشی کرد سەر حزبی دموکراتی کوردستانی ئێران و لایەنەکانی. بەڵێ بەڕێز خالی عەزیزی وتەبێژی حزبی دموکراتی کوردستانی ئێران، سوپاس بۆ کاتەکەت.